ساتی هێنانەوەی ئەو پێشمەرگا کاکەیەیە کە دوێنێ شەمما لەلایەن چەند چەکدارێکی حەشدی شعبیەوە لێدراوە و سمێڵ و سەری تاشراوە. ئەیمەن عەبد کاکەی تەمەن 30 ساڵ خێزاندارە و باوکی 3 منداڵە. ئەو جگەلەوەی پێشمەرگەیە کرێکارە و لاکاتی کارکردن بووە کاتێک چەند چەکدارێک لە نزیک ئامرلی دەیبەن و سوکایەتی پێدەکەن. گوایە ئەیمان سوکایەتی بە حەشت کردووە. کە جامەکانی کرد یەک بۆکسی سەرمی تاشید هات دەست بۆ شوارم بەرێن نەمێت وتی نەزلیدە میل چەکیێنەت دەستیان کرد بە 2 نەفەرەوە دایان لە شوارە بوو سەر بە حەشت شعبی بوونە لە ئاملی و هاتوو سیارەکەت و گەڕایە بۆ ئاملیش. کاکەیەکان لە زۆربەی ناوچەکانی باشووری کوردستانەوە خۆیان گەیاندۆتە کەرکووک و تووڕەن و دەیانەوێت تۆڵە بکەنەوە. وەکو ناڕەزایی یەک دەرگای تەلاری پارێزگای کەرکووکیان گرتووە و ڕێگا سەرەکیەکانیان داخست. داوای دەستگیرکردنی ئەو چەکدارانە دەکەن کە سوکایەتیان بە کاکەی کردووە. لە خانەقین و مەندەلی و قەزانیە و حتا کومووسڵ ئەت کاکەی کراوە. داوای حەقی خۆمانەکەین چونکە 15 کەس بە دۆشکەوە بێت مناڵێک کاکەی بەرێ دیارە کاکەی مردووە. کاکەی ڕاستە فەقیرین لەسەر خۆین تعدا لە کەس ناکەین بەس تعدایش لە کەس قبوڵ ناکەین. کابراکی زانێتی کاکەیە تعدا لە شواربەکەی یعنی مەبەستەوە بێ کەرامەتی بشکێنێ یان کابرا تو هێزێکە بیکوشتە هیچ کێشەمان نەبوو بەڵام تعدا لە سمێڵی کاکەی قبول ناکەین. ئەم کارە قێزەوەنە کە کراوە لەمە بەسەر ئەم پێشمەرگەیە بەسەر ئەم برایەمان قەت جێی قبولکردنیە تۆڵی خۆمان هەرەکەینەوە یەک داواکاریەکمانیش هەیە ئەو مەفرەزەی حەشدی شعبی ئەبێت تەسلیم بە دادگا بکرێ. ڕاگەاندنی میحوەری باکووری حەشدی شعبی با ڕووداوی ڕاگەیاند. ئەو کارە ڕەفتارێکی تاکە کەسیە و حەشد لێی بەرپرسیار نییە. بە دوواداچوون دەکەین و لەو کارە بێدەنگ نابین. ئەرکی ئێمە پاراستنی هەموو عێراقیەکە نەک لێدان و سوکایەتی کردن. پۆلیسی کەرکووکیش لێکۆڵینەوەی لە ڕووداوەکە دەست پێ کردووە. دەستە بەریەواکەنکەوە لە ڕێگای یاساوە جێبەجێ بکرێ و ئەو بکەرێکەوە ئەو تاوانەی کردووە ئەبێت لە ڕێگای یاساوە جێبەکرێ و سبەینێش لە پارێزگاری کەرکووک کۆبنەوەیکی بچووکەکەین بۆیکەوە ئەو ڕێگایانە بگرینە بەرکە بۆیکەوە ئەمن و ئاسایشی هاوڵاتی کاکەی لە شارێ بپارێزێت. کاکەیەکان مۆڵەتی 24 کاژێریان بەلایەنە ئەمنی و ئیدارەکانی کەرکووک داوا تاوەکو ئەو کەسەی سوکایەتی بۆ پێشمەرگەیە کردووە ڕادستی یاسا بکرێت و سزا بدرێت. شوارب یان سمێڵ لە لای کاکەیەکان پیرۆزی خۆی هەیە بۆ ئەوان هێڵی سوورە و قبول ناکەن هیچ کەسێک بە هیچ بیانوەیەک دەستکاری بکات. تاشینی شواربی ئەو هاونیشتیمانە کاکەیە ئەمڕۆ لەلایەن چەند چەکدارێکی حەشدی شعبیەوە هۆکاری تووڕەبوونی کاکەیەکانە کەوای لێکردن تا درنگانێک لەسەر شەقامەکان بمێنەوە و خۆپیشاندان بکەن و داوا بکەن مەرجەعیەتی باڵای شیعەکان لە عێراق بۆم بابەتە بێتە سەرخات. هیوا حوسامەدی ڕووداو، کەرکووک.